ئازیانی کورسانیوس سڵاوتان لێبێت هەم ئێوارێش لە فایل و دیاردەوە بە بەرنامەیەکی تایبەت لەگەڵتانی ئێمە ئەم ئێوارێ لە سیتەکین لە یەکێک لە نمونەی ئەو خانوانەی یاخود با بڵێن ئەو باڵەخانانەی کە بۆ کرێنشینان ساڵانێکی زۆرە دروست کراوە بەڵام دابەش نەکراوە. نزیکی 25,000 کرێنشین لە هەرێمی کوردستان لە چاوەڕوانی وەرگرتنی ئەو کلیلەیان بۆ ئەوەی ببنە خاوەن یەکەی نیشتە جێبوونی خۆیان و لە کرێچێتی دەربازیان بێ. بڕیار وایە 24 ئەم مانگە کە دەکاتە ڕۆژی پێنجشەممە نزیکی 9,004 یەکەی نیشتە جێبوون لە هەرێمی کوردستان بەسەر 25,000 کرێنشین لە هەرێمی کوردستان دابەش بکرێ لە ڕێگەی تیرروپشکەوە. جا پرسیار ئەوەیە کێ دەبێتە خاوەنی ئەم کلیلە؟ لە کاتێکدا فۆرمێکی زۆر یەکەی نیشتە جێبوون پڕ کراوەتەوە بەڵام دەبینین هەمووان فەرمانبەران و هاوڵاتیانیش بەردەوام لە چاوەڕوانی ئەویان بزانن ئایا ئەو مافە بەدەست دەهێنن ببنە خاوەنی خان و یان شوقی خۆیان یاخودنا. ئەگەر چی گلەی و گازندەیەکی زۆر دەکرێت و ئەوەشی کە بەڕاستی دەبیندرێت ئەم یەکانە ساڵانێکی زۆرە دروست کراوە لانی کەم لە 2011 ئەوەی کە باس دەکرێت ساڵانی زووتریش دەستکراوە بە دروستکردنی ئەم یەکانە بۆیە بەڕاستی ئەم یەکانە بەشێکی زۆری کۆن بووە و پێویستی بە خزمەتگوزاریەکی زۆر باش هەیە و ئەوەی کە دەیبینین بە نمونە بەشێکی زۆری یەکەکان پەنجەرەکانی شکێنراوە و دەرگا و پەنجەرە و ئەوانەی شکێنراوەوە لە ناوەوە خۆڵ و تۆزێکی زۆر کۆبۆتەوە بەڵام هێشتا کرێچی لە وڵاتی ئێمە ئەوەندە داخلە دڵە بەس ئەو کلی لە بیتە دەستی کێشەی نییە خۆی هەموو ئەو کێشە و گرفتانی کە لە یەکەکەدا هەیە خۆی چارەسەری دەکا. جا ئەم ئێوارەیە ئێمە لە فایل و دیاردەوە باس لەوە دەکەین کە کێ 24 ئەم مانگە دەبێتە خاوەنی خان و یان شوقەی خۆی و لە کرێچێتی دەربازی دەبێت. بۆ ئەم مەبەستا چەند کرێچێکمان دواندووە کە تایبەت بە فایل و دیاردە قسەیان کردووە داخی دڵی خۆیان و کرێچێتی خۆیان بۆ ئێمە باس کردووە با پێکەوە گوێبیستیان بین دواتر لەگەڵتان بەردەوامە بین. فەرمون. بار و ژیانی کرێنشینیان زۆر لاوازە زۆر ناخۆش و زۆر تاق بڵێ بە ژیانێکی کولە مەرجێڕوە هەتا ژیانی کرێنشینان سەریشی لە پەندی پێشینان تێگیاوە لە کاسی پر ئاشتی ماڵە من کە کاسەکەم پڕ نەبێ ئاشتەکە لە شۆ بێنم ئیسە چەنەها بڕۆ لە دەرگاکانە پرسیار کە چەنەها جیابوونەوە هەیە لەسەر باری کرێنشینی شوێنی نیشتە جێبوونیان نییە کوڕەکە ژنێنەیە چی دەداوایە لێ شوێن و مەکانی هەیە ئایا لەکوێ شوێنی مەکانی ئەم کوڕە لەکوێیە ئایا شوێنی نیشتە جێبوونی هەیە ئەمە شوقانە کە لە 2011 دابش کراوە ئەگە تا ئێستا کرێنشینی سوودمەند ببووە لە 2011 لە 2025 ماوەی 10 ساڵ 15 ساڵە گوناح نییە ئەم شوقانە بە چۆڵی جێماوە هیچی شوشەی پێوە نەماوە هیچی پەنجەری پێوە نەماوە دەرگا شکاوە هەمی کردو بەلایەکە ئێستا لە ڕۆژی وەکو ئەمڕۆ مەعاش نییە باری گوزەرانی هاوڵاتیان زۆر خراپە ئەمەش بچێتە سەر ئەوەی کە کرێنشینیە صاحب ماڵ نەحەقی نییە کە یەت بە کرێنشینەکەی خۆ دەستخۆشیان یەکەین چەنەها صاحب ماڵەیە ماڵاوایان یەکەی دەستخۆشیان یەکەین تۆ سوپاسیشیانەکەین ئەو تا ئێستا شتێکی پێوەکردنەوە خانوێ بکڕێ بیاتۆ بەکرێ داهاتەکەی بخوا کە من داهاتەکەی من لەخوا لە چی بەرەبوومی پێیا بکە دەسەڵاتی ئێمە چی بەرامبەر صاحب خانۆکە دەسەڵاتی ئێمە چیە ئێمە چاوەڕێی موچەیەک بێت بەشی صاحب ماڵەکەی دەبێت ئەوە سێ مانگە لەم کاتی خەیرانەیان موچە نییە چی بە صاحب ماڵ بین چی بە دەرخوادی ماڵ و مناڵ بین چی دەرخوادی ژیان و گوزەرانی خۆمان بین ئێمە داوا لە لایانی بەرپرسیارەکەن لە لایانی پەیوەندیدارەکەن حەج کەسێکە حەج بەڕێزێکە ئاورێکی جدی لە کرێنشینان باتەوە وەزعی کرێنشینان زۆر خراپە تا ڕۆژ بە دوای ڕۆژ خراپترە بێ شیرازەی ماڵیان هەڵەوەشێ شیرازەی ماڵ هەڵوەشاو بۆنەی نەبوونی سەکنی خانووە بەبوونەی شوێنی نیشتە جێبوونیانەوە حەج کەسێکە مەلایە حکوومەتە حەج کەسی لایانی پەیوەندی وەزارەتی ئاوادانکردنەوەی داوا یەکەین ئاورێکی جدی لە کرێنشینان بنەوانەیە بەس ینی گەنجانی ئێرە هانا بۆ دەوری وڵاتە بە هەرچێتەوە هەج وڵاتێک و سەلام عەلیکە یەکسە شوێنێکی نیشتە جێبوونیێنێ من کە لە سلێمانیا لە وڵاتەکەی خۆما شوێنێکی نیشتە جێبوونم نەبێ بوونی من چی باشێکە وەرە من کسارم پێ بێ بانزین بکڕم تایە بکرم کرێ خانوو بەم نان بکرم ئاو بکرم هەموو شتێ بکرم وجودی من چی بێ لێرەیە یعنی چی دڵێکم بە نیشتیمانەکەی خۆم خۆش بێ لە نیشتیمانەکەی خۆمان بسێ خاکم نەبێ لە سری بژین چی دڵێکم بە حکوومەتەکەی خۆم خۆش بێ چی بۆ دڵم خۆش بێ کە من بڵم کەسێکی عێراقی کە تۆ هیچ نەبێت لە ژیانێکی کوولە مەرجی ڕزگارم بکە نەک ئەمە نمونەی بچەنە ئێستا 2000 کرێنشینی منیان کردو بە نوێنەر قسە بکەم لێرەیە
یعنی من نمونەی 2000 کرد یعنی لاانە ژیانی من باشتر بێ لە یەکێکی تریان لاانێ من کرێکی من چاپۆشی لە یەکێکی لاان لە شوێنێکی درۆ داهاتەکەی پیا بکەم بەس ئەوەی کە مەعاشەکەی نی ئەوەی کە کەم ئەندامێکە ئەوەی کە سێ مانگە چاوەڕێی موچەیەکە ئەوەی کە برا پێشمەرگەیەکە کارمەندێکی هاتوویە برا پۆلیسێکە 400-500 موچەی هێ سێ مانگە نەدراوە چی بێ بە دەرخواردی ماڵ و مناڵەکەی بات چی با بە صاحب خان و چی با بە ئاو بە کارەبا بە زەری بەمانە چی بێت ژیان ئەوە ئەگوزەرێ والله حاشا وەلیلا نەفرەت لەو ژیاناکەم کە من منێکی عێراقی لە ناوکو وڵاتەکەی خۆمان بە کرێنشینی بە کولەمەرجی بە بێموچەیی بە هەموو شتێ دەوام بکەم قەت حەزم بۆ ژیانە نییە. ینی ئاوڕێک بنەوە لە جیلی فەقیر بەڕاستی ئەگەر جیلی فەقیر نەمێنێت کەواتە هیچ شوێنێک و شارێک نامێنێت. ئێستا شاری سلێمانی پڕپڕە لە بینا و لە شوقەی بەرز بەڵام جیلە فەقیرەکە و هەژارە دەستکورتەکە هەمووی لە کرێچێتیە کرێچیش خۆی لە خۆیان مردنێکە بۆ خۆی لەبەرەوەی هەر ساڵە و لە شوێنێک مناڵەکەتە خوێنێ هەر ساڵ و ئەچیتە گەڕێکێکەوە هەر ساڵە و شوێنێک ئەدناسێ ئەیتر تۆ ئەمەنام کۆڵان و شارە و شار بکەیت لەواچێ ینی ناخۆش بێ بۆ تۆ بۆ کەسایەتیت بۆ کەسوکارت ینی کەسێک کچێکی شەهید کوڕێکی شەهید ناتوانێت نەژم بێنێ نەشوو بکە لەبەروی هیچ شوێن و مەکانێکی نییە هیچ شوێنێک نییە کە نیشتەجێ ببێتیایە ینی ئاوڕێک بۆ کەسوکاری شەهید بۆ فەقیر بۆ کەم ئەندام بەڕاستی یعنی هەنێ جار ئینسان خۆی ئەشارێتەوە لە میوان لەبەرێڵێ ئەگەر میوانێکم بێ ئەبێ من پارێکی بۆ سەرفکەم ئەو هەوڵی ئەوە ئەیا کە کرێکە هەرچۆنی بەو کۆی کاتەوە لەبەر ئەوە خۆی ئەشارێتەوە ناچێ بۆ ماڵی کەس ناوێت کەسیش بێتە ماڵەکەی لەبەر ئەوە ئێستا یعنی ژیانەکە ئەوە نە قورسە نەموچە هەیە نەمەعاش هەیە نە کار هەیە نە هیچ شتێک هەیە ئێمە کە کرێچین ئەبێ پارەی کارە باش یعنی 24 سعاتەکە بین یعنی ئەمە دوو جار کرێتی دوو جار مردنە بۆ کرێتێتی وڵای من هەر شۆکم لەوەی کە یعنی چکە بە حکومی من زۆر لە دەرەوە کار ئەەکەم زۆربەی خەڵکی دەرەوەی کورد کە کورد نییە صاحبی خانووە صاحبی ڤێلایە صاحبی شوقەیە باشە من حەپەسام لەوەی کە ئەو بۆچی هەیەی بۆچی کوردەکە نیەتی کوردەکە یعنی هەتاوەکو شوێنێک دابین ئەکات ئەبێ هزار ئەم سەر بکە بەڵام عەرەبەکە یان سووریەکە یان فارسەکە تورکەکە زۆر بە ئاسانی شتەکەی دەسەکەی و ئەبێ بە صاحبی هەموو شتێک لە کوردستانە هەندێک جار هەندێک شوێن هەیە یعنی شایانی ئەوە نییە کە تۆ ئەوە نەمەبلەغە پارەی بیتێ بەڵام کەسی صاحب خانوو ئەزانێت کە تۆ ناچاریت هیچ شتێک نییە بیکەیت ئەبێ ناچار بیستە ئەو شوێنە و بە سعرێکی زۆر هەندێک جاریش ئەنی صاحب خانەکە ویژدانی هەیە لەواچێ یارمەتی شێبە لەوە ئەچێ دەستێ بگرێ بەڵام زۆر بەکەمی ئەو شتە هەیە لەبەر ئەوە ئینسان لە نەفسی خۆی ئەگرێتەوە بۆ کرێخانەکە بۆ ئەو بەڕێزەی کە صاحبی خانۆکەی ئەویش هەنێ جار حەقی خۆیەتی لەبەر ئەوەی ئەو خانۆ ئایا بکرێ بژێوی ژیانی لەسەر ئەوەیە. دووبارە سڵاوتان لە بەعزیزانم لەگەڵتان بەردەوامە بین ئەوەی کە بینیمان و گوێبیستی بووین گرفتی کێشە و مەعاناتی هەزارەها کرێچیە لە هەرێمی کوردستان کە ئەوەندە کێشە و گرفتیان هەیە ئەوەندە مەعاناتیان هەیە لەگەڵ صاحب خان و لەگەڵ توانای ئەوەی کە نەتوانن کرێخانەکەیان بدەن لەگەڵ ئەوەی بەم بێموچەی و بە خراپی بارودۆخی خەڵکە ڕەنگە هەر کرێچێکلانی کەم ئێستا سێ کرەخان و لەلابێ بۆیە بەڕاستی هەوڵێکی لەو جۆرە و لەم کاتەیە کە وەسعی خەڵک ئەوەندە خراپە ئەبێتە جێگەی ئومێد بۆ ژمارەیەکی زۆر لە کرێنشینان لە هەرێمی کوردستان ئەم ئێوارەیە کۆمەڵێک میوان لەگەڵێمە ئامادەن ئەوانی شەرێک لە بەڕێزان جوتیار قادر کە بەڕێزیان جێگیری بەڕێوبەری گشتی ئاودانکردنەوەی سلێمانین کاک جوتیار بەڕێستان زۆر بەخێربێن مامۆستا عوسمان قەرەداغی بەڕێبەری کارگێڕیە لە کۆمەڵی کرێنشینان زۆر بەخێر بن کاک بەرهەم ڕەو ڕایشکاری یاسایی بە سپاسەوە بەڕێزیشان لەگەڵێمە ئامادەن جەنابیشتان زۆر بەخێر بن کاک جوتیار ئەمێ سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەم بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی پێشینەیەکی ئەم یەکەی نیشتەجێبوونانە بکەین باسمان لەوە کرد کە لە مێژە ئەم یەکانە دروستکراوە و خەڵک هەم بەردەوام لە چاوەڕێی ئەوە بۆ بزانێ ئەم یەکانە چۆن دابەش دەکرێت و دواتریش باسیەوەکەین کە دەدرێ بەکێ بەڵام ئەگەر باسێکی پێشینەیەکی ئەم یەکانە بکەین چۆن دروست کرا پلانی دروستکردنەکەی چی بوو بۆ تا ئێستا بەو شێوەیە مایەوە بەڵێ بەناوی خی گەورم میهرەبان کاتان باش ئەم کاتی بینەرانی خۆشەویست باش بەڕاستی ئەتوانم بڵێم دوو کابینە پێش ئەم کابینەی حکوومەت کە کابینی نوێ ئێستا لە کابینی حوتا بوولاما بێبیر لەوە کرای وەزارەتی ئاودانکردنەوە بیری لەوە کردوانێت کە ئاوڕێ لە کرێنشینان و لە خەڵکی فەقیر وەژار باتەوانێ ئەوەی کە ناتوانێت بێ بخاوەنی یەکەیەک یا خانوویەک یان شوقەیە هەر شتێک لە کوردستانە و نیشتەجێی کوردستانی شەو حەقی خۆیەتی بەڕاستی قانونیان بۆ دەرکرد یاسای ژمارە حوتی ساڵی 2008 لە پەرلەمان دەرکرا
بۆ ئەوەی کە ئەو یاسایە شەرعەتی تەواو بە وەزارەتی ئاوادانکردنەوە بۆ ئەوەی ساڵانە 5,000 یەکەی نیشتەجێبوون دروست بکات لە کوردستانە لە هەموو کوردستانە طبعاً بۆی کرێچێتی نەهێڵێ و کەمبوونەوەی ئەو کێشەیە بێ کە خەڵک بەڕاستی تایژی بۆیە دەستمان پێکرد لەو کاتەوانێ بە چەند پرۆژێک دەستمان پێکرد کە هیچ نمونونەکان لە سلێمانی ئەگەر باسکەین کەنەکەەوە بوو کە 564 یەکە بوو لە کاتی خۆیان تەواو کرا بە تێچوێکی زۆر کەم کە ئێستا خاوەن ئەو یەکانە 103,000 مانگانە بۆ ماوەی 25 ساڵ خەڵک زۆر ئیسفادەی لێ کرد هەوڵات ئەوانە دابش کرا بەسەر بەڵێ دابش کرا تەواو کرا و زۆر بە باشی بە ڕێکپێکی و بە کوارەتێکی باشیش خەڵک زۆری بەدڵ بوو دوای ئەوەی تر وەستا یعنی دوای ئەوە نەوەستا وەکو پرۆسەکە بەردەوام بوو لە هەموو شار و هەژەکان دەستمان پێکرد بەڕاستی کە ئێستا ئەو ژمارەی کە جەناب بد ئاماژە و پیاوە نزیکی 9,004 یەکە لە ژێر جێبەجێکردندایە بەڵام بەداخەوانێ لە 2014وانەیە کە ئەم مەسلەی نەبوونی بودجە و ئەو کێشانەی کە دروست بۆ کوردستان یەکێکە لە کێشە گەورەکان کە ئێمە بودجەمان لە بەردەستانیە تەواویانکەین ئەجینا دەست پێ کراوە لە قۆناغی جیاوازایە ینی زۆر باشە ئەگەر تەواو کرایەوە ئەگەر بودجەیەکمان بۆ تەخسیس کرای ئێستا ئەم 9,000ش خەڵک بە تەواوەتی پێشتر ئەچوە ناوی و ئیسفادیان لێ کرد و ئەبوایە بە پێی قانونەکۆپی ئەو یاسایی کە بۆی دەرچوە بۆە ئێستا ئێمە 9,000 چەند هەزار دانەیەکی کەمان دروست کردایە و خەڵک سوودمەند بووە لێ ئەم 9,000 کە بەڕێستان باسیەکان کۆی ئەو یەکانەیە کە ئێستا تەواو کراوە یان بە تەواو نەکراوەکانیشەوە ئەو 9,004ەکەیە هەمووی تەواو کراوە نەخێر هەمووی تەواو نەکراوە زۆربەی تەواو نەکراوە زۆربەی تەواو بەڵێ زۆربەی بەڵام بە تەواو نەکراویش دابش یەکەن بەسەر کرێنشینانە بڵێ جەنابی وەزیر ئەمری دەرکردو ئەڵێ ئێمە دابش یەکەین بەسەر کرێنشینانە بۆ ئەوەی کە هیچ نەبێت ئەمەلێکی هەبێ هیوایەکی هەبێت کە خاوەنی یەکەیەکی هەیە ئەگەر لە داهاتووە بەڵکو تەواو بێت و بودجەیەکی بۆ تەخسیس کرێت و هەندێک شوێن هەیە یەکەکان لەوانەیە تەواو بوو بێ خزمە گوزاریەکی ئەوێ بەڕاستی پێویستە حکومەت ئاوڕێکی لێباتەوانێ و ئەو کاتە بودجەیەکی بۆ تەخسیس دەستخۆش ئەگەر ڕێمە وڵات دواتر کاک عوسمان چەند کرێچیمان هەیە ئێمە ژمارەی کرێچەکانمان بڵێ چەنە بەناوی خۆی بەخشندەوە میێربان بە خێراتنی جەنابی کاژوتیار و مامۆستا بەرەمەکەم وەسڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی کەناڵەکەتان و بەتایبەتی ئەوانەیە کە ئێستا چاوەڕێی مژدەیەکی خۆشن و کرێنشیان و کەم دەرامەتان مژدەیەکی خۆشیان بێتی ئینشەڵا زۆربەی شمولێکا و خۆزگا هەموو شمولی بکتایە ئەگەر ئێمە ڕێژەی کرێنشی بەگرین تقریبا لە کوردستان جایە و لە سێمانی جایە یعنی ئەدوانم بە ڕێژەی گشتی لە سەدا 12 کرێنشین بێت لە هەرێمی کوردستان و بگرە زیاتیشە بۆ ئەمریکا کراوە ئەمەش وەکارەکەی ئەوەیە کە ئەمانە ئاوڕیان تا ئێستا لێ نەدراوەتەوە تا ئێستا ئەمانە کە کراوە ئەمە یەکەم جارێک ئەگەر دابش کرێت جگە لەوانەی کە کاژوتیاروتی ئەوانەی کەنەکەەوە تامان هۆکارەکەشی ئەوەیە ساڵ بە ساڵ کرێکی زیادەکە پرۆسی زەواز زیادەکە و یەکێ لە گرفتەکانی تر بۆ کرێنشین ئەوەیە کە لە شاوێکی زۆری ئاوارە و عەرەب و ئەمانە هاتوونتە ناو کوردستان و بەتایبەتی سێمانیش و خەڵکانێکی زۆرتیان ئەوانش کارێکیان کردووە کە کێشەی کرێنشین زۆر بەهێزتر بێ ئەزمەیە لەسەر خەڵکی فەقیر و ژاری شارێکی خۆمان بێ لەبەرەوەی ئەوەی کە ئەدرێ بەمان بە پارێکی کەم ئەدێ بە خەڵکی تر بە ئەوان بە پارێکی زۆر ئەمە کاریگەریکی زۆری لەسەر کرێنشیان کردووە. بڵێ کێ بوون ئەوانەی کە تەمان کرێنشینان بوو کە لای ئێوە فۆرمیان پڕ کردەوە ڕەنگە ئێستا پرسیاری بینەرەکانمان بێت ئێمە بە دوو قۆناغ فۆرم پڕکرایەوە بۆ یەکەم یەکەنیشتە جێبوونانە قۆناغی یەکەم فۆرمێکی زۆر پڕکرایەوە شریتێکی باریکانیانێ کە کۆدێکی لەسەر بوو کە دوجار بەو کۆدا تیر و پشک بۆ یەکەکانەکرێت بەڵام لە ساڵانی ڕابردوو بینیمان کاک عوسمان جارێکی تر ئێوە داوای ئەوەتان کرد کە کرێنشینان بێن فۆرم پڕکەنەوە ئێستا دابشکردنی ئەم یەکانە بەپێی ئەو فۆرمەیە کە لەم ساڵانەی دواترا کراوە یان کۆنەکە بەڵێ سێ جار فۆرم پڕکراوەتەوە جارێکیان بە خاڵبندی 11 خاڵ و 12 خاڵ بڕیادراوە هەموو کوردەزانێ و ئەوەی کە کرێکیە بەتایبەتی ئەوە بڕیار بوو دابش کرێ بەو سیستەمان نەکرا دوای ئەوە لەسەر فەرمانی سەرۆکی حکومەت فۆرمێکی دابش کرا تقریبا 20,000 کەس پڕی کردەوە ئەوشیان بەڵام ئەوەش هەر وەستا و لە ماوەی کە مابایە جێبەجێکرای ئەویش هیچ ئەمەیان لە 2023 دابش کرا جێی خۆشحاڵیەکەوە بەرهەمەکەی ئێستا ئەبینین و قسەی لەسەرەکەین بۆ دابشکردنی ئەو پرۆسەیە کە خەڵکانێکی زۆر پڕیان کردوێتەوە
بەڵام خەڵکانێکیشان پڕیان نەکردوێتەوە ئێمە چەند کەس هاتووە بۆ لامان کە نە موبایلێکی زیرکی بۆ نە شارەزاییکی وای بۆ نە کەسێ بۆی پڕکاتوانێ ئەوانەی شەش ئەما و نەچونتەوە پرۆسەوە بەڵام خەڵکانێکی زۆر باش پڕیان کردوێتەوە و لەو بڕام زۆری لەوانە ئینشەڵا مستەفید ئەو نزیک 25,000 کە باس دەکرێت کاک جوتیار هەر کامێکتان جواب بنەوە کێشەنێم ئەمە ئەوانن کە لە 2023 ئیتر فۆرمیان پڕ کردوێتەوە فۆرمەکانیان سابت کراوە من حەزەکەم ڕووکردوێ لەسەر مەسەلەی فۆرمەکان بەم ئەو فۆرمانە لە ئامار پڕکرایەوانەی پێشتر کە خەڵک پڕی کردوێتەوانێ ئەو فۆرمانە بۆ ماوەی 10 ساڵ زیاتر هیچ ئەبدەیتێ نەکراوەتەوانێ بەڕاستی ئێ ناکرێ بەڕاستی تۆ فۆرمێکە پڕکردبێتەوانێ بۆ ماوەی 10 ساڵ لە شوێنی خۆیان بمێنێتەوە زەواز زۆر بووە مناڵ هەبووە کۆچی دوایی کردووە بڵێ مەفروزە ئەو لە دایرەی ئامار ئەبدەیت کرایەتەوانە بەڕاستی ئەبدەیت نەکرایەوانە بۆیە وەزارەتی ئاوادانکردنەوە یەکەکانیشی خۆیەتی هەستا بۆی کە فۆرمێکی ئۆنلاین دروستکە بۆی هەموو کەس دەستی بیگاتێ بەڕاستی لە ماڵەکەی خۆیان پڕی کاتەوانێ کار ئاسانێکی زۆر باشتر بوو ڕاستە وەکماسە عوسمان ئاماژەی پێەیە لەوانەیە هەندێ ئەگەر مۆبایلێکی زیرەکینەوە بێ یان ئەگەر پێی نەزانی بێ بەڵام ئەتوانی بڵێ کەمە بەڵام ئەوەیان باشترە تۆ لە ماڵەکەی خۆت ئەوتوانی پڕکەیتەوانێ ئەو نردوو بۆ داهاتوە لە هەشتی 2023 ئێمە ئەو پرۆسەیە کارا بوو دوو جار تازە کرایەوە تا سیویکی 2024 کارا بوو ئەو پرۆسەیە بۆیە نزیکی 25,000 کەس پڕی کرد ئەوەی لەو ماوەیە فۆرمی یەکەی نیشتە جێبوونی پڕ کردبێتەوە ئێستا ناوێت چێتە تیر و پشکی دابشکردنی ئەم فۆرمانەوە ئەگەرنا هەموو ئەوانەی تر بێبەش دەبن مەرج نییە هەمووی پڕی کرد بێتەوە تەواو کۆمەڵی خاڵبەندی بۆ کراوە بۆ خاڵان نەشمولەکان باشە من بەستەکەم ئەوەیە چکە من هەر لە ئەسنای ئامادەکردنی ئەم بەرنامەیە ینی چەند کەسێک پێیان وتیان ئێمە شریتێکی باریکمان پێدرا و کۆدێکمان پێ کاتی خۆی پڕمان کردوێتەوە یعنی کەواتە ئێمەش سوودمن دەبین لەو یەکانە بۆیە ئەمانەوە تەکیدی بین بە بینەرەکانمان ئەوەی کە لەو بەرواری کە باستان کرد لە 2023 تامان یەکی 2024 ئەبدەیتی فۆرمەکانی نەکردبێ و فۆرمی پڕ نەکردبێتەوە ناوی لە پرۆسەکەیان نەبێ ناوی لە ئۆنلاینیان نەبێت چکە بەڕاستی ئۆنلاینە ئەوە وەزارەتی ئاوادانکردنەوە سەرپەرشتیەکە بەڵام بڕگەیەکمان تێکرد ئەوەی کە پڕی کردوێتەوانێ ئەو بڕگەیە خاڵمان زیاتر ئەوەی کە فۆرمە کۆنەکەی هەیە بۆ ئەوەی کە حەقیان نەفۆتێ ئەوان زووتر سەرەیان گرتووە ئەوان ئەو لێوێتێکیان بدرێتێ چەند خاڵێکمان داناوە بۆ لە ناو فۆرمە ئۆنلاینەکە بۆ ئەوانەی کە پێشتر فۆرمیان هەبوو خاڵیان هەبووە بۆی کە ئەو لێوێتێکیان بۆ بدرێتێ بۆی حەقیان نەفۆتێت دەستخۆش دواترە گەڕێمە وڵاتان کاک بەرهەم ببوورە درەن هاتمەلات ویستم تۆزێک تەفاسی لەمان وەرگرین دواتر قسەی لە سەرکەین لە ڕۆی یاساییەکەوە ئێمە دەزانین ژمارێکی زۆر کرێکیمان هەیە لە هەرێمی کوردستان وەک باسکرا ئەمانە مافی ئەوەیان هەیە کە ئەگەر خزمەتگوزاریەکی وا لە وڵاتەکەی خۆیانە پێشکەش بکرێ ئەو مافیان پێ بدرێ لە ڕووی یاساییەوە ئەم مافە چۆن دراوە بە کرێنشینان و لە حاڵەتێکی وادا کە ئێمە ئێستا لە واقعەکەین کۆمەڵێکی زۆر فۆرم پڕکراوەتەوە و لەگەڵیشا کۆمەڵێکی زۆر بێبەش بوون ڕەنگەسە بینەرێکی زۆری ئێمە هەبێ ئەو فۆرمی پڕ نەکردوێتەوە کرێچیشە نازانێت چۆن داوای مافی خۆی بکە و بێبەشیشە بێ لە تیر و پشکەکە لەم کاتەیە یاسا چی بۆ ئەمانەکە بڵێ لە ڕاستیە سەرەتا سوپاس بۆ بەڕێزێ بۆ بەرنامەکە و بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم من سەرەتا پێشەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێزە بمەوە ئەمەوێ بە کورتی بگەڕێنەوە بۆ مێژووی دەرچوونی ئەم یاسایە تەمەن یاسای ژمارە حوتی ساڵی 2008 کە ناوی یاساکە بریتە لەوەی کە بریتە لە یاسای دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە پێی ئەم یاسایە ئەبێت وەزارەتی شارەوانیەکان زەوی دابینکات و وەزارەتی دارایی تەمویل و یا سەرمایە دابینکە بۆ ئەوەی بەڵێ وەروە وەزارەتی ئاوادانکردنەوەش هەڵەسێ بە دروستکردنی ئەم یەکانە بۆ ئەوانەی کە شایەن یا شیاوێتی یا ئەو مەرجانەی کە لە یاساکە باسکراوە تیانە بەدیەکرێت تەمان ئەگەر سەرەتا بگەڕێنەوە بۆ مێژووی دەرچوونی ئەم یاسایە تەمان ئەم یاسایە لە ساڵی 2008 تا دەرچووە پەرلەمانی ئەو کاتەی هەرێمی کوردستان بۆیە ئەم یاسایی دەرکرد چونکە هاوزەمان لەگەڵ ئەم یاسایە یاسایەکی دەرچوو کە بریتی بوو لە یاسای هەموارکردنەوەی یاسای بەکرێدانی خانوبەرەی عێراقی یانی پەرلەمان لە ساڵی 2008 تا کە ویستی گرێبەستی بەکرێدان بخاتەوە ژێر ڕکێفی یاسای شارستانی بوو ئەوەی کەماوەی گرێبەست تەواو بوو خاوەن مڵک بتوانێت کرێکی دەرکا طبعاً ئەم هەموارکردنەوەیە بێگومان کێشە و ئەزمەی دروستە کرد بۆ بابەتی گرێبەستی بەکرێدان و بۆ هاوڵاتیان وە کرێچیەکان بە تایبەتی لەبەرەوە هاوزەمان پەرلەمانی کوردستان لەگەڵ دەرچوونی لەگەڵ ئەم هەموارکردنەوەیە بۆ ئەوەی لێکەوتەکانی ئەو هەموارکردنەوەیە
یوان بڵێن ڕاستتر بڵێن لێکەوتە خراپەکانی یا سلبیاتەکانی کەم بە کاتەوە پێوی هەموارەیە ئەم کە باست یاسایی کرد کۆمەڵە کرێکی لە خانەکانیان بەڵێ دەرەکران بەڵێ هات هاوزەمان لەگەڵ ئەو هەموارەی کەوی کردی بۆ دواتر تەمان هەڵوەشایەوە هەموارەکە لەگەڵ ئەو هەموارە کە کردی بۆ یاسای بەکرێدانی خانوبەری عێراقی هەڵسا ئەم یاسایی دەرکرد تەمەن ئەم یاسایەکی زۆر باشە بەڵام بەداخەوە ینی جێبەجێ نەکراوەکو خۆی وە زۆر دواکەوت تەمەن یاساکە پێگیە لە چەند مادەیە کە بە کورتی ئەمەیە ئەو مەرجانە باسکەم کە پێویستە لە کەسی بەشدار بوو واتە ئەو کەسەی کە بیەوێ بێ بە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون چەند مەرجێکی سەرەکی هەیە کە ئەبێتایە هەبێ ئەنجا ئەتوانێت سوودمەند بێ لەوانە یەکێک لەوانە ئەوەیە کە نابێت شوقەیەک وەیان خانوویەکی هەبێ بە شێوەی سربەخۆ علاوەج الاستقلال ینی بە شێوەی سربەخۆ مەبەستی ئەوەیە یعنی ئەگەر دوو کەس بەیەکەوە هەردووکیانێکی سامێکیانە بێ لە خانوویەکە ڕێگر نییە لەوەی کە ئەم بتوانێت بەشداری بکە ئەمە مەرجی یەکەمە مەرجی دووەمی بریتە لەوەی کە ئەو کەسا بێ سلفێ عقاری وەرنەگرت بێ واتە ئەگەر بێت سودمەند نەبوو بێ بەڵێ سوودمەند نەبوو بێ لە وەرگرتنی سلفێ عقار ئەگەر سوودمەند بوو بێت بەو شێوەیە بە هەمان شێوە ناتوانێت بەشداری ئەم پرۆسەیە بکە واروەها مەرجێکی تر ئەوەیە کە خاوەنی شوقەیەک یا تەمەن یاساکاڵێ بەشداری نەکرد بێ لە پرۆژەیەکی نیشتەجێبوونی تراتەمان ئەمە ڕخنەیەکە ئەلەم فەقەرەیە ژیرێ چونکە ئێسێمە جەناب دەزانی چەندین پرۆژەمانەیە پرۆژەی ینی ئیسیسمارین ئەو پرۆژانە هاوڵاتی خۆی کڕێ ینی کاتێک کە تۆ ئەڵێی بەشدار نەبوو بێ یا خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون نەبێ لە پرۆژەیەکی نیشتەجێبوونە ئەم عیبارەتە بەم ڕەهاییە ئەتوانی ئەوەی لێ بخوێنیتەوە کە ئەو کەسانی کە لە یەکەیەکی نیشتەجێبوونیانەیە لە پرۆژەکانە ناتوانن بەشداری ئەمە بکەن لێرە ڕات ئەگرم کاک بەرهەم کاک جوتیار بەهوام تۆش دواتر لەسەر ئەو پرسیارە شتێکمان پێ بڵێ ئێمە زانین هەر لە ڕووی یاساییەوە کاتێک بۆ نمونە تۆکو هاوڵاتیەک ئەچیت شوقەیەک ئەکڕی بە پارەی خۆت هەتا ئەو هەمی قستی درێژخایەنە هەتا ئەو قستە تەواو نەبێ ئەم شوقەیە ناکرێ بە ناویتەوە گرێبەستێکت هەیە لەگەڵ خاوەنی کۆمپانیاکەی کە تایبەتە بە دروستکردنی ئەو یەکەیە ئەو کاتە تۆ توانی بڵێ من کرێچیم تەنانە دەگەر کتاب بکرێ بۆ دایرەکانی تاپۆش تۆ هیچت بەناوەوە نییە ینی ئەمە ڕەنگە تۆزی ئیشکال دروستکە لە کاتێک بڵێ ئەفۆن خۆی یاساکە باسی شوقە و خانووەکە ینی باسی شوقە و خانووەکە لەبەرەوە بەڕای من وەکو عەرزم کردی ینی ئەوە هیچ مانەیەکی یاسایی نییە لە بەردەم ئەو کەسەیە کە نەتوانێ بەشداری ئەم پرۆسەیە بکە ئەگەر بێت و ینی خۆی مەفروض بۆ ئەو عیبارەتە کە لە یاساکە هاتووە کە ئەڵێت نابێ خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون بێ لە پرۆژەکاندا ئەبێ بڵێ هەر پرۆژەیە کە بەپێی ئەم یاسایە ڕێکخرابێ چونکە ئەگەر بێت و کەسەکە بەشداری پرۆژەیەکی کردبێ لەوە بەرێنانە خۆوە کڕیوێتی بە پارەی خۆی تۆ بۆچی ئەو مافەی لێ زەوتەکەی کە نەتوانێت بەشداری ئێرە کەواتە ببوورە کاک بەرهەم کاک جوتیار ئەو کەسەی کە بە پارەی گیرفانی خۆی شوقەیەکی کڕیوە یان خانوویەکی کڕیوە بەڵام لە تاپۆ هیچی بەناوە نیە هێشتا تەملیک نەکراوەتە سەری تۆمار نەکراوەتە سەر ناوی نەخۆی نەخێزانی و سوودمەند نەبووە لە سندوقی خانوبەرە و ئەو شتانە بۆی هەبوو ئەو فۆڕۆ پرکاتەوە یان مافی ئەوەی هەیە ئەم یەکانە وەربگرێ خۆی لەنەخانەزانی چۆنە ئەو یاسایە کە دانراوە بەڕاستی بۆ خەڵکی فەقیر و هەژار دانراوە بۆ یەشێک دانراوە کە هیچ ماوایشی نەبێت هیچ یەکەیەکی نەبێت هیچ شوێنێکی نیشتەجێبوونی نەبێ هی خۆی ئەگەر لە پرۆژەی وەبەرهێنان بێ ئەگەر لە ئەوڵێ یاساکە ئەڵێ بە هیچ شێوەی یەکەیەکی نیشتەجێبوونی نەبێت بەڕاستی تیای بژی وەکو دەستپێک بۆ ئەوانەیە بەڕاستی ئەبواە ئەگەر ئەم یاسایە بەرقەرار بواە و بودجێت تەخسیس کرایەوەمانە ئێستا لەوانەیە چەنەها هەموار بکرایەتەوە چەنەها جار ئەو یاسای هەموار بکرایەتەوانی و تعدیلی تیا بکرایە بۆ مەجموعەیە خەڵکی تریش بۆی مستەفید بوایەتەیە بەڵام وەکو دەستپێک ئێمە چەند ساڵێک بەڕاستی وەزارەتی ئاوادانکردنەوە ویستی ئەوەی یەکەیەکی هەیە لە هەر پرۆژەیەک بێت لە کوردستانە یەکەیەکی هەبێت و بتوانێت تای نیشتەجێ بێت بەری نەکەوێت لەبەرەوەی بەر خەڵکانێ بکەوێت ئەو لەوێت بۆ ئەوانە بێت کە هیچیان نییە بەڕاستی لەوانەیە یاساکە لەو نقطەیە کە کوڕیشتیا و بێ ئەمە یەک دووەم بەڕاستی وەبەرهێنان چۆنڵی ئێستا ئەوە بەرفراوانیش بووە حکوومەتی سەیتەری نەماوە بەسەرە ئێستا تۆ نازانی بەڕاستی ئەگەر من چێکی ئەوە بکەمەوانێ کە کێ لەم پرۆژێ و بەرهێنانە نیشتەجێبوو یان یەکەیەکی نیشتەجێبوونی هەیە نازانی ئەو ڕاستکردنەوەی
معلوماتە زانیاری لە کێ وەرگریت بەڕاستی شوێنێک نییە ئەگەر تاپۆ نەکرابێت زۆر بەشی کە تاپۆ نەکرێت گرفتەکە ئەوەیە تەنها بگرێ بەستێک لەگەڵ کۆمپانیاکە بەڵێ کاک وەڵام ویستم ئەوە بڵێم باشە خۆی لە ڕاستیە من وەکو ئەرزی بەڕێستم کرد ئەم یاسایە یاسایەکی زۆر باشە بەڵام ئەتوانین بڵین ئێستا ئەم یاسایە بۆ ئەم دۆخی هەرێمی کوردستان پەکی کەوتووە نەک لەم دۆخەیە ئەتوانین بڵین پێش چەندین ساڵیش ئەم یاسایە وای لێ هاتووە توانی بڵێ یاسایەکی معەتەڵە چکە یاسا کە دەرەکرێت لە پەرلەمانەوە جەناب دەزانی هیچ سوود و خێرێکی تیانە گەرە یاسایە نەچێتە حەیزی تەنفیزەوە وانە لەبەرەوە ئەم یاسایە حکومت بەدەست حکومەتی هەرێمی کوردستان بەدەست چەندین قەیرانی ترەوە ئەناڵێنێ ئێستا لەکوێ ئەتوانێ وەزارەتی دارایی پارەدابین کە بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوە تاوەکو یەکەی نیشتە جێبوون دروستکە لەبەرەوە بەڕای من ئەم یاسایە ئێستا شوبه معەتەڵە ئەم یاسایە باشتر لەوەی ئەگەر بێت و حکومەتی هەرێم لە ڕێگەی دەستەی وەبەرێنانەوە بۆ ئەوەی کێشەی هاوڵاتیان ئەو هاوڵاتیانە چارەسەرکە کە کرێنشینن پێویستە لە ڕێگەی وەبەرێنانەوە ئێستا ئەم کێشەیە چارەسەر کرێ بەوەی کە کاتێک تۆ بە چەند مەرجێ کاتێ زەوی دابینەکە دەستەی وەبەرهێنان بۆ وەبەرهێنەرەکان کۆمەڵە مەرجیان لە سەر دابنێ بەوەی کە نرخێکی گونجاو دیاریکراوە بە قیستی ماوە درێژ وا بێ وەبەرهێنەکەش سوودی دەستکەوێت سوودی دارایی دەستکەوێت بەڵام شتێکی زۆر کەم بێت بەڕای من ئێستا ئەمە چارەسەرە وەک لەوەی ئەم یاسایە لەبەرەوەی ئەم یاسایە ئێستا لەمپەری جێبەجێکردنی لە بەردەمایە ئەویش بریتە لەلایەنە داراییەکەی ینی بەداخەوە منە مێشتێکی تریش ئەرزی بەڕێز بکەم ینی ئێستا لەم یاسایە هاتووە لە مادەی شەشایە پێم وایە ئەڵێ پێویستە وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەم یەکە نیشتە جێبوونانە کە بەپێی ئەم یاسایە دەرچووە ئەبوایە لە ماوەی 2 ساڵە تەواوی کردایە یانی ئێستا جەناب دەزانی ئەوە 2011 بۆ ینی 2 ساڵیی ماوەیەکی زۆر تێپەڕیوە هیچ نەکراوە کە بەڕای من پێم وایە لە ڕووی یاساییەوە فەرمانگەی بەڕێزان لە فەرمانگەی داواکاری گشتی لێکۆڵینەوە و ڕێکاری یاسایی بگرنە بەر بزانن هۆکار چییە ئەم یەکانە ئاوایە ینی معقول نیە ئێستا بینی ئەمەی کە ئێستا هەمووتان بەڕێستانەی بینن ینی ڕەنگە ئەمە بەس بەشی ینی ئەو سێکتەرەی کە پەیوەندی بە خزمەتگوزاریەوە جێبەجێ نەکرابێ گەرنا ئەوی تری تەواو کراوە ینی پێویستە لێکۆڵینەوە بکرێت بۆی بزانرێت کیە بەرپرسیارە لەوەی کە یەکەیەکی نیشتە جێبوون لە 2011 تەمان ئەمە زیانی زۆری تایە هەم بۆ توێژی کرێنشینان زیانی تایە هەم بۆ حکومەتی هەرێم ئێستا گەرم یەکانە تەواو بۆە خەڵک بەکاری بێنایە ئەیتوانی لەو کاتەوە فرۆشتن بووکە حکومەت هەرێم سوودی لە وەرگرتنی باج و کاتێک کە تەعاملی پێواکرێ بەڕێستە زانی کڕین و فرۆشتن حکومەت لەوەشە لە بەڕێوەبەراتی ئەفۆن لە بەڕێوەبەراتی تۆماری خانوبەرە داهاتێکی دەستەکەوێ لەبەرەوە لێرە مادام ئەم بابەت و ئەم کەیسە پەیوەندی بە مافی گشتیەوە هەیە پێویستە فەرمانگەی داواکاری گشتی مەلەفێک و پەڕاوێک لەسەرم بابەتە بکاتەوە بزانێت نەکراوەتەوە تاستا ئەوەی من بزانم هیچ شتێ نەکراوەوە ینی معقول نیە لە 2011 ئەمەی کە ئیبینن دروست کراوە تا ئێستا تۆ کە ئاوا بە شێوە سەیرەکەی تەواو بووە بەڵامە بێ بزانێت لایانی کەم تەرخەم لە پشتی ئەمەوە کێ باشە کاک عوسمان ڕەنگە سەرنجێکم هەیە لەسەر قسەکانی ئەگەر یارمەتیم بێت و ببوورە ئەگەڕێمەوەلاتکان لە من سەرنجێکم هەیە لە سەرینەکان پێویست بەڕاستی داواکاری گشتی و لێکۆڵینەوە ناکات هەمومان ئاگادارین وەزعی کوردستان چۆن بەڕاستی ئەمە بجێوێ هەموو ئیشێکی ئەندازیاری بەڕاستی کات و بجێە هیچ شتێکیکە نییە ئەمانەی کە دروست کراوە خوا نەخواستە نەڕووخاوە خوا نەخواستە کەم تەرخەمیشی تیان نەکراوە بۆ وەسێنرێت لەبەر ئەوە وەسێنراوە لەبەرەوەی حکومەتی هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی دارایی بوو بجێ لە بەردەستانیە نەک لەبەر ئەوەی کە بۆچی ئێرەم تووشی قەیران بووە لە 2014ەوە 2011 بڵێ آخر لە یاساکەیە ئەڵێت یەکەکە تەواو ئەەکەی تێچووی یەکەکە بەسەر 25 ساڵە دابەشەکەی بەڵام ئەبێ خزمەتگوزارەکەی بۆکەی خزمەتگوزارەکەی ناچێتە زمنی ئەوەی کە تۆ پارەکەی لێبسانی تۆ بەبێ خزمەتگوزاری تۆ چۆن نیەکەی مانگی 2013 بۆ کۆمپانیای مەردۆخ دەرچووە خزمەتگوزاری ئەگەر باسی سیتە گوزەریوێز بکەین با 43 ملیارە باش لی جێبەجێ کردووە لێرە لە 65 خزمەتگوزارەکە تەواو بووە لە زرگوێز لە 30 خزمەتگوزارەکە تەواو بووە بەڵام قەیرانەکە نەیهێشتووە بڵێ ئێستا وەستاوە لەبەر ئەوەیە ینی زۆر وازە پێویست بە هیچ شێک ناکە کە بڵێ بەخەتای کێ بوو ینی چۆن بوو بۆ زۆر باشە دواتر لەسەر خزمەتگوزارەکەش ئەگەڕێم وڵات کاکە عوسمان ڕەنگە ئەو کرێنشینانی کە لەلای ئێوە لای بەڕێستان ئەندامن لە کۆمەڵی کرێنشینان ئەو فۆرمەیان پڕ کردوێتەوە لەو ماوەی ئەو ساڵە تا فۆرمەکە پڕ کراوەتەوە و تا ئێستش بوو بنە خاوەنی خانی خۆیان
یان بۆ نمونە شوقەیەکی کڕیوە کە ئەوەی کاکبەر هەم باسی کرد ئەگەر بەپێی یاساکە بێ ئەگەر شوقەیەک یا خانوویەکیشی کڕی بێ سوودبەت نابێ ئێوە چۆن یعنی چۆن دەچنە ئەو بابەوە بزانن ئەم فۆرمانەی کە لە لای ئێوە هەیە لەو ماوەیەدا هەتا 24 مان کە دوو بەیانە ئەم کەسە نەبۆتە خاوەنی خانوویان شوقەی خۆی بۆی ناوی بچێتە تیر و پشکەکەوە دەست خۆش وڵای ئەمە زۆر کەس کە خانوویەک ڕێ هەر زۆر بە خۆشحاڵی و جاری وایە چەپی کوڵیشمان بودێنێت ئەڵێ من خانوویەکم کڕیوە هەویەکەم ڕقەمەکەم دەن بە یەکێتر یا من سوپاسان کەیسە لەگەڵ منابوون و هاوکارم بوون تاکو بتوانم شتێکم بۆ بکرێ بەڵام سوپاس بخوا من بە بۆنەی کێ و ئەلمیم توانیمە خانوویە بکەم ئەمە زۆر کەس دێتە لامان بەڵام ئەوەش مەرج نییە ڕێژێکی زۆر بێ ئەو کاتەکەوێتە سەر ئەم بڕیارە ئایا ئەم ناوانە چێتە تاپۆ و زەریبە و هەرەوەزی و ئەمانە شوەرلیز بوو هەمویان نەکرێ ئەو کاتەی تر شتەکە دەست ئێمە دەرەچێ و لەس خۆشی دەرەچێت کە بڕیارەکە وا بێ فعلا کۆمەڵی خەڵک ڕەنگە دەرچن لەو سیستەما وەرگرتنی ئەم یەکانە ومن لەگەڵ قسەکەی مامۆسابران بەڕاستی شتێکی زۆر باشە ڕازەکە یعنی ئەو هەموو زەویزارە دراوەتە بۆ بەرهێنانە یعنی هەزاران شوێنەی ئیسە چۆڵە کەسیتیان نیە بەڵام سعرێکی زۆریان دانا و شەوانە ڕێکلامی بۆکەن ئەی بۆنە ئێمە خۆمان لەگەڵ چەند بەرهێنێک و لۆبەر لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی و بەرهێنانی سلێمانیە دانیشی قسەمان کرد کە گوایە بتوانن هەر بە هەمان سعر مەسەلا شوقەیە ئەگەر بە 7 دەفتەر بێ پێشەکەی دەفتەرێ بێ مانگانەی 4 وەرەقە بێ بیان بە ئێمە ڕازین بەڵام بەمەرجێ پێشەکەی لە جایی دەفتەرەکە بە 50 وەرەقە بە ئەگەر 50-25 بە مانگانەکەشی بێ بە 2 وەرەقە خەڵکانێکی زۆر ئەنێری کە مستەفید من کاکە زۆرمان مەدەنێ هەر کۆمپانیایە 20 دانم 200 دانەمان بنێ جابزانە خەڵکی سوودی لێبینێ ئەوانیش بە بۆشی ئەوەی کە کرێتی بێ خۆی لەوە تێگا زۆر جاکرێتیڵ ئەڵێ من مانی 350-400 هزار کرێخان و ئەم ناتوانم بەشداری پرۆژەیەک بکەم بە 3-4 ساڵ تەواو ئەبێ و ئەبێ مانانەش 5-6 وەرەقا بێجگە لە پێشەکەکە پارەی ئەوەش بم یعنی ئەمە بۆیە بەشێکی زۆری ئەو پرۆژانەی کە ئێمە ئەیبینین بەڕاستی کرێتی لی سوودمەند نابێ لەبەرەوەی ناتوانێت لە هەمان کاتا کری خۆشی بە کری پرۆژەکەش با تا تەواو بێ ئەی باشە ئێمە داوامان کرد زەویمان بنێ کۆمپانیاشمان بووە کە دروستی کات هیچ وەرنەگرێت تا وردە هەوڵەدا ئەو کەسە بکاتە ناوی دوایی پارێکی ڕەمزی لێوەگرێ ئەی بۆ ئەو زەویانە ئەدێ بۆ شوێنانە کە هەموو کوردستان دایی کراوە تا بۆ کراوە بۆ نادێ بوانە ئەنی ئەمەش خاڵێکی ترە تر من پشتیوانی لە قسەکانی مامۆستا عوسمانەکەم ئێستا هەنێ وەبەرهێنەر هەیە جەنابیش تەزانی و لای هەمووان ئاشکرایە کاتێک کە پرۆژەیەکی وەبەرێنانی پێدرێ یا زەویەکی باشی پێدرێ بۆ پرۆژەیەکی وەبەرێنان لە جێگەیەکی استراتیجیە داوای لێکرێ خزمەتگوزاریەکی گشتی پێشکەشکە مەسەلەن پردێکە جادەیەکە شتێکە ینی ئەکرێ ئەو قسەی جەنابی زۆر ڕاستە تۆ مەسەلەن لە ڕێی دەستەی وەبەرێنانەوە کاتێک کە زەویەکی بۆ دابینەکەی لە بری ئەوەی کە داوای پرۆژەیەکی خزمەتگوزاری گشتی لێ بکەی بێ کۆمەڵێ مەرج پسە پێێنی بەسەریا بەوەی کە لە مۆڵەتەکە بۆی دیاریکە یا لەو گرێبەستی کە دەستەی وەبەرێنانی کا لەگەڵ وەبەرێنەرەکە بڵێ ئێمە ئەم زەویە ئەین بە تۆ وەکو وەبەرهێنەرێک لە بری ئەوەی بچی پرۆژەیەکی خزمەتگوزاری بکەی وەرە کۆمەڵێ مەرجل لەسەر دیاریەکەین کە ئەم مەرجانە هەر هەمووی لە نهایەتە ینی بشکێتەوە لە سوودی ئەو کرێچیەی کە ئەوێ بەشداری بۆ نمونە قستەکانی ماوە درێژ بێ بۆ نمونە قستەکانی مانگانە ڕێژەیەک بێ کە ئەو کەسە بۆ نمونە کەسێک کە ینی خەریکی کارێکی ڕۆژانەیە خەریکی بۆ نمونە کرێکاریە ئیشێکی سادەیە بتوانێت ئەو پارانە بە و ماوەکەی درێژ بێ لەبەرەوە ئەوە چارەسەرە چونکە ئێستا بەڕاستی ئەم یاسایە من باسی ئەوە ناکەم ئێستا ئەم یەکانە دروست کراوە کە زۆریش دوا کەوتووە بێم کێشەیە بە زووترین کات چارەسەر بکرێ یانە وایە وەزارەتی ئاوادانکردنەوە زۆر زووتر بیری لەمە بکردایەتەوە بەڵام وەکو ئەم یاسایە بۆ ئایندە بتەوێت جێبەجێکەی مەحاڵەشتیوە بە هیچ شێوازی ئەم یاسایە جێبەجێ نابێ و ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بێوێ کێشەی کرێنشین کەم کاتەوە ئەبێ هەوڵ با لە ڕێگەی دەستەی وەبەرهێنانەوە ئەم کێشەیە چارەسەرکەویش بەو مەرجانەی کە دەستخۆش کاکە جوتیار ئەگەر بینەوە سەر ئەم یەکانە وەک باست کرد لە چەند شوێنێکە بۆ نموناگەر شاری سلێمانی باسکەین 24 مان تیر و پشکە کرێ بۆ نزیکی 25 هزار کرێنشین کە فۆرمیان پڕ کردوێتەوە مووقعەکان ئەو کەسە خۆی کرێنشینەکە خۆی دیاری ئەکا یان هەر بە تیر و پشکە و خانووشی تایە و شوقەشی تایە ئەمەش چۆنە یعنی خەڵک ئازادە خۆی کامیان هەڵەبژێرە یان هەمووی بە تیر و پشکە
من پێشەوەی وەڵامی پرسیارەکە جەنابە بەمەوانێ باشە. حەزەکەم دوو سەرنج بەم لەسەر قسەکانی بەڕێزیان فەرمو. مامۆستا عوسمان و کاک بەرهەم بەڵێ. یەکیان ئەوەیە کە باسی وەبەرهێنەرەکەن و کە على ئاساس زەویکی ئاسانکاری بکە بۆ ئاسانکاریە بکە ئێمە کرێنش. وەکو حکوومەتی هەرێم کە ڕێزی حکوومەت هەل لەگەڵ ئەو ئۆنلاینی ئێمەیە ئەوانیش پرۆژەیەکیان ڕاگەیان 20,000 یەکەی وەکو دەستپێک 20,000 یەکەی نیشەجێبوون بکرێ بۆ ئەویش هەر بۆ هاوڵاتیانێک کە مستەوای مەعیشیان ئەتوانی بڵێ کەم بێ یان متەوەسط بێمانە ئیعلانی کرد وەبەرهێنەرەکان بێنە پێشەوانەیە کە درێژخایەن بێ ئەگەر پێشەیەکی زۆر کەم بێت و یەکەیە دروست کات و بە قسەی درێژخایەن بیابین باوەڕ کە لە شاری سلێمانی لە دەوروبەری سلێمانی وابزانام یەک وەبەرهێنە نەهاتە پێشەوە هەل لەسەرەوە بابەتە بن تۆ بەرنامەمان کرد بێکەوە 1990 کەس فۆنی پڕکردوانی ئەمە 120,000 بەرنامەشمان لەسەر کرد. ئەگەر ئەمە خەتای حکوومەتە بۆچی نایە بۆ ئەم بەمەی خەڵکی فەقیر و هەژاری ئیشکا بەڵام بۆچی زەویەکەی ئەداتێ بە ئارزوی خۆی دەسەڵاتی بکە وەبەرهێن نەهات بەدەم بابەتەکە وەبەرهێن ناوە بەدەم بابەتەکەوانێ خۆی حکوومەتی هەرێم ویستی بە دوو لاین ئیشی لەسەر بکە ئەمەیان بۆ ئەو خەڵکانی کە هیچ ئەوەیان نیە و بەڕاستی فەقیر و ناتوان بن بە ساحبیەکەیەک و شوێنێکی نیشتەجێبوون ئەمە بۆ ئەوان بێ وەکو دەستپێک دوای لەوانەیە هەموار یاساکە بکرێتوانێت ئەوەی وەبەرهێنانیش کە بکرێت و 20,000 یەک و بعد ئەویش بە قستی درێژخان بۆی بە دوو لاین ئیشی لەسەرکە بەڕاستی بۆی کە زۆربەی خەڵک مستەفید بێ هەم لە چینی خواری خوارەوە هەم لە متەوەسط و تەنانەت ئەو 20,000 یەکەیە بۆ زگوردیش بوو ینی بۆ سەڵت بوو هەم بۆ کورد بۆم بۆ کەس ئەوە بەڕاستیەوە یەکێک لە سەرنجەکان بوو کە بۆی هەر وەکو ڕوونکردنەوەی سەرنجیشکە ئەوەی کە مامۆستا عوسمان پرسیاری لێ کرد ئەم یەکانە چۆنی ڕاستکردنەوەی بۆ ئەکرێت کە ئایا ئەمە هیچی بەناوە نییە لەم فترەیە کە فۆرمەکەی پڕکردوێتوانێ ئەو عەقدەی کە بۆ ئەکرێ یەکەکەی بۆ دەرەچێت ئەچێتە بەڕێوەبەرایەتی ئاوادانکردنەوەکانی ئەو شار و شارۆچکانی کە تایەتی ئەچێتە ئەوێ ئەڵێ من یەکەیەکم بۆ دەرچێت تەبعانەوانی ژناوەکانیان لایە ئەمان بەڕاستی ئەستۆپاچی ئەبێ هینیان بۆکەن نووسراویان بۆکەن بۆ هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە پەیوەندە بەم یەکانەوانی و یان بەینی شەجی بوونەوانێ وەکو تاپ و زەڕی بۆ ئەقار و تەنان شارەوانی بۆم ئارزانێکی ئێستا دەرەچێت بۆ هەمووی ئەبێ ئەخر بەڵام ئەوە کاک زوتیار خۆگەر کتابیش بکرێ بۆ ئەو دایرانی کە تۆ باسیەکەی ئەگەر کەسێک بە پارەی گیرفانی خۆی شوقێکی کڕیبێ خۆ لەوێ دۆسیە نییە یعنی پێشتر باسمان کرد ئەویان پێشتر باسمان بڵێ ئەویان وێ بە گرفت لەوانە بێ بە گرفتێ بۆ یاساکە بۆ هەموو خۆی وجدانی خۆی دوان بڵێ بەس ئەویان بۆیە جوابی پرسیارەکە جنا بکەم مامۆستا لەوانەیە نەگەیشت پێ بینەران ئەبێت بێت لەوێ ئەستۆپاچی بۆ ئەوکەین بۆ هەموو ئەو بەڕێوەبەرایەتیانی کە پەیوەندیان بەو پرۆسەیەوە هەیە دوایی کە ڕاستاندی بۆ کرا اینجا دوای یەکە کە ئەکرێ بەناویوانە ئاقەکەی ئیمزا پرسیارێک بکرد وەڵام من نەیامەوە پرسیارەکە و خۆیەکان جیاواز بڵێ ئەوە ئێمە گفتوگۆمان لەسەر کردومانە ئەگەر بە تیر و پشکێ بیا بە شتێ بێ لەوانەیە ئەم لاولایەکی تێکەوەی خەڵک بەڕاستی گلەیی بکات ئەو کاتە بۆیە لە وەزارەت بڕیار وایە باشترین موقع لە باشترین دەست پێ بکرێت بە زۆرترین خاڵ کێتە خوارەوانێ ئەو خاڵانەمان بۆ باسکە کاک جوتیار ئەو خاڵانە چۆن دیارەکە ئەو خاڵان لە فۆرمەکەیە لە فۆرمەکەیە یعنی سەو هاوڵاتی کە فۆرمەکەی پڕ کردوێتەوە خۆی زانێ خاوەنی چەند خاڵە بڵێ خۆی ئەگەر ئەوە ئەگەر لای مابێ کۆدێکی بۆ ئەگەڕێتەوانێ و خاڵەکانیشی بۆ ئەگەڕێتەوە خاڵەکانیشی بۆ ئەگەڕێتەوە ئەڵێت تۆ بە سەرکەوتویی فۆرمەکە و داخڵ کرد ئەمە کۆدەکەتە بارکۆدێکی لەگەڵ ئەمەش خاڵەکانتە لە چەنە ئەوەستێ ئەزانن کاک جوتیار ڕوونە ئەوە هەشتا خاڵی تیاابێ 5 خاڵی تیاابێ ئێستا ئەو ساڵی تریش ئەو یەکانی کە دابش کرا پێم وابێت لە 13 خاڵا وەستا ئەو کاتە ئاوا بوو خاڵەکان ئێستش ئەو خەڵکێکی زۆر هەیە ڕەنگە خاڵەکەی خۆی لابێت ئەزانێت بەڵام بە تقریبی بۆ نمونونەکە ئەمە ئەکرێ نازانێت لە چەنە خاڵەکان نازانێ هەتاوە کوچکە حتا ئێستا هەتا ئەمڕۆ ئەم دوانیۆڕۆیە من لەگەڵ وەزارەتە لەسەر خەت بووین لەسەر مەجموعە شت ینی 100% لاین نەبووتەوانێ لەوانەیە بە پۆینتات و بە خاڵ و بەمانەیانی ناتوانانی تۆ بڵی ئێستا من بڵێم بۆن منە هەفتا یەکێک هەفتای هەبێ بەری نەکەوێ بڵێ بۆ وانی ئەبێ ماڵ بەسەر کەس هەبێ هەفتا بێ بۆنمونە وانە دەکەس بەریکە ئینەوەکەی تریانی جوتیار بەپی زۆری و کەمی خاڵەکان موقعەکان بڵێ بەپی زۆری و کەمی خاڵەکان چونکە بەڕاستی بۆ نمونە سیتەک زرگوێز لە سیتەکە سێنەوە یەکە هەیە یەکیشان ئەم شخوانەیە کە ئێمە سایی بینین بەڕاستی کە 6 مەتر مربع دوو جۆری کەشەی خانووە یەکیان تایپی ئەیە 84 مەتر مربع یەکیان تایپی بیە دووقاتە 114 مەتر مربع ئەمانە ئەتوانین بڵین لەوانەیە لە 114 دەکانەوە دەست پێ بکە لامی گەورەتر ئەو زۆرترین خاڵی هەیە بۆچی
ئەوەی کە زۆرترین خاڵی هەیە یان قەرەباڵغترە خێزانەکەی پێویستی بە یەکێکی گەورەترە یان خزمەتی زۆر و لە تەمەنایە و ئیتر بەرە و بەڕاستی خاننشینی ڕوابێ لە شوێنێکی بمیامێ بویە لە زۆرترین خاڵەوانێ پێی پێگومانەوەی کە زۆرترین خاڵە دیارە ڕژەی مناڵی زیاترە ئەوەیە پێویستی شوێنێکی بەدڵنیایوانێ هەر بیرمان نەچێت لە 150 ئەم یەکانە لەمە کوردستانە بۆ فەرمانبەرانە لە 150 بۆ غێری فەرمانبەرە لە سێشی لە ساسی پرسیاری ئەو پرۆتۆکۆلەکەی لە بینی وەزارەتی ئاودانکردنەوە وەزارەتی کاروباری کۆمەڵاتیە کە لە ساسی کۆی ئەم شوقانە بۆ هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت کەواتە ئەمە تەنها تایبەت نییە بە خەڵکی مەدەنی یعنی ئەوانشی کە فەرمانبەرن نەک ئەوانەی تەنها بۆ نمونە پیاوەکە کاسپە یان ژنی ماڵە یان هیچ داهاتێکی ترینە فەرمانبەرانیش سوودمەند دەبن لەم یەکانە ئەی باشە ئێمە دەزانین لە ڕێی بەڕێبەتی شارەوانیەکانەوە کۆمەڵێک زەوی تەرخان کرا بۆ فەرمانبەران بە شێوەیەکی گشتی ئەمە تەناقض دروست ناکات لەگەڵ ئەم بابەتەیە یعنی هیچ کێشەیەکی نییە ئەگەر فەرمانبەرێک لە شارەوانی عەرزێکی بۆ دەرچووە و ئێستا لەلای ئێوە ژمارەیەکی زۆر خاڵی هەیە سوودمەند دەبێت لەم یەکانە سوودمەند دەبێت لەم یەکانە بەس بەو مەرجەی تاعودێکی پێپڕەکرێتەوانێ کە عەقدەکەی یەکات ئەڵێ ئەگەر تۆ زەویەکت بۆ دەرچوو لەگەڵ ئەم یەکەیە ئەبێ تەعودەیات لای کات عەدل ئەبێ یەکیشان هەڵبژێرێ یان ئەبێ سوودمەند بێت لە زەویەکەی ئەگەروانی بەدڵبوو یان سوودمەند بێت لە یەکەکی نابێ هەشکار ئاسانیە بۆ کۆمەڵە کەسانی بڵێ بۆی کە خەڵکانێک لە حەقەکەیەکە بۆ کەسێکی بڵێ کاک عوسمان پێشەکی و قستی ئەم یەکانە چۆنە چکە وەک دەزانین ینی خۆتان باشتریش دەزانن کەم دەرامەتن ئەوانەی کە ئەمایان بۆ دەرەچێت ینی ڕەنگە ئێستا تۆ کەسێک بانکی بڵێ خانوویەک یا شوقەیەک تێمێ ئەگەر پارێکی کەمیشی لێ داوابکەی بڵێ وڵای پێم نییە خانۆکە بۆ خۆ من پێم نییە ینی چۆن ئەم مافەیان دەدرێتێ بە ئەمانە کاژدار باسی کرد پێشێکی نییە شتێکی باشە کۆی یەکەکە دوو دەفتەرونیوە ماگانە 100,000 لێ وەرەگرن کە چوە ناوی کە کرا بناوێت چوە ناوی نەک کرا بنەوێ کە بوو بە خاوەنددارێتی چوە ناوی مای 100,000 لێ وەرەگیرێ سەدەکەش بۆ گیرفانی فەقیر و هەژار و ئەمانە شتێکی باشە و خراپ نییە بەڵام دەفتەرونیوەکە 100,000 نییە بۆی کە خەڵک بەڵە تێنەگاتنە بمبورە تێچووی یەکەکە دابەژەکرێت بەسەر 25 ساڵە ساڵی چەنی بەرەکەوێت بە مانگانە کاک جوتیان هەمووی دوو دەفتەرونیوە هەیە و خانوش نەخێر هەر بەپی مۆقع جوغرافیەکانیش جیاوازە لەوانەیە لە هەڵەبجە کەمتری تێبچێت لە سلێمانی زیاتری تێبچێت لە هەولێر زیاتری تێبچێت یەکەکە بێجگە لە خەدەمات ناخرێتە سەر ئەوینە بەڕاستی یەکەکە چەنە دابەشی 25 ساڵەکە مانانەکەی بۆ بەڵێ بینەران بە تەواوەتی تێبگەن لەو مەسەلەیە بەڕاستی یەکەکە چەنی تێچووە هەموو پرۆسەکە لە ئاوادانکردنەوەکانی سلێمان لە ئاوادانکردنەوەکانی شار و شاچەکان هەیە یەکەکە چەنی تێچووە ئەگەر دوو دەفتەر بێ ئەگەر سێ دەفتەر بێت دابەژەکرێت بەسەر 25 ساڵە مانگانە چەنی بەرەکەوێت ئەوەی لێوەرە ئەوەنە جیاوازی لەبین یەکانە مەسەلە ساڵانی پێشەوەی کە تەوسێ کرا ئەوەی کەنەکەوە هەمووی یەک قیاس بوو ینی دوو دەفتەرونی و وا بوویانە ینی ئەمانەش ڕەنگە شوقەکان هەمووی دەفتەر نیوە بەڵام جیاوازی ڕەنگە لە بینی خانوەکانە بێ کە پارەکەی زیاتر بکات نەخێوانە دوای ئەوە سعر گۆڕاوە نرخی گۆڕاوە نرخەکان گۆڕاوە بۆ نمونە ئەمانە کێشیان تێکەوتووە و کاتە بەڵێن دەروازیە ناوە تۆزێ سعرەکان بۆ زیاکراوە ئەین تۆزێ کێشەی پارێکی زیادەکە بڵێ پارەکە لەوانەیە وەکو ئەوە نەبێت کە ئەو کەسانی کە ئەم پرۆژانەیە یانەم یەکە نیشتە جێ بۆ دەرەچێ بە سوودمەند بۆ حساب دەکرێت ئەو کەسێکی سوودمەند بۆ جارێکی تر ناتوانێت سوود لەو پرۆژانە وەربگرێت بەس وابزانم جیاوازی کاک جوجار فەرمانبەر و هاوڵاتی هەیە لە خاڵەکانەوە بەڵێ آخر لە 150 بۆ فەرمانبەران 150 بۆ غێری فەرمانبەرە ئەو بە خاڵی خۆی ئەم بە خاڵی خۆ ینی وەکو بەڵێ جیاوازی وەکو دەرکەوتوی ئێستا کە بێ ینی بڵاو بێ ئەلاساس هاوڵاتی 85 خاڵ بەرەژور و فەرمانبەریش 75 خاڵ بەرەژور نزیکە لەو ڕقەمانەوە نزیکە لەو ژمارانەوەوانەیە بەڵام بۆی نیکن ماڵ بەسەر خۆمانەوە فەرمانبەر خاڵەکانی ئەیندابەزێ کەمترە فەرمانبەر بڵێ خاڵەکانی جیاوازێ کەمترە بڵێ کاک بەرهەمەتی قسە من ویستمەوە بڵێم بەڕاستی من یعنی نەعادالەتێکی زۆرە بینم لە بابەتی ئەمانی کەم فۆرمانیان پڕ کردوتەوە لە چیە نەعادالەتێکە لەوایە مەسەلەن یعنی ئێستا تۆ چۆنە بێت مەسەن یاسایەک ئەم تەمانم خانوانە جەناب دەزانیەوە وتمان بەڕێزانی شواستیان کرد لە 2011 تەواو کراوە هەنێک هەیە لە 2011 یا 12 فۆرمی پڕ کردوتە تاوان بەپێی یاساکاڵێ لەو ڕۆژەوەی کە وەزارەتی ئاوادانکردنەوە ئیعلانی بووەکە ئەبێ ئەو کەسەی کە ئێوە بەشداری بکە لە ماوەی مانگێکا فۆرمەکەی پێشکەشکە
یعنی یاساکە خۆی واڵێ اینجا ئێستا تۆیت مەسەلەن خەڵکێکە بۆ پێشتر لە ساڵانی ڕابردووە بەش فۆرمی پڕکردوێتەوە ئێستای لەگەڵ ئەمی ترانی تۆ بێت بە جۆرە لە جۆرەکان باڵانێک لە 2023 بۆ تامانێکی 24 فۆرمیان پڕ کردوەوە تەنهاش ئەوانە مەشمولە من نازانم ئەسڵەن بەپی یاساکەوەکو عەرزم کردی مەفروزە لەو ڕۆژەوەی کە وەزارەتی ئاوادانکردنەوەی ئەعلانی بۆ کردووە ئەبوایە لە ماوەی مانگێکە ئەو کەسەی ئێوێ بەشداری بکە و مەرجەکانی تایە فۆرمەکەی خۆی پێشکەشکە قانونەکە واڵێ ینی یاساکەش لەو کاتەوە دەرچووە جگەل لەوە ژیانی من بەڕاستی ئێستا تۆ کەسێکێنی ئەم یەکانی ئەی تێ لێرا وەکو ئەی بینی نازانم وەکوە بیتە دەستی قەدەرێکی ینی نادیار جارێنە پرۆژەی خزمەت گوزاری تەواو بووە نەیچی تەواو بووە لەو لاشەوە کە تۆ ئەمە یایە بۆی دەرچوو ئەم کەسە بە مستەفید حسابەکرێ یانی ئێستا گەر بۆ نمونە وەکو مامۆستا باسی کرد ئەگەر فەرمانبەرێک بێت بۆ نمونە ئێرە هەڵبژێرێ تۆ نە خەدەماتت تەواو کردووە نەیچی کردو ینی ئەم کەسەیتە دەست قەدەرێکی نادیار ینی ئەویش کاک بەرهەمە پرسیاری ئەوکەم ئەو کەسانەی کە هەموو ینی خاڵەکانیان مەرجەکانیان تێدایە و خاڵەکانیشیان نزیکە دواتر ئەمە ڕەنگە لە دوای 24 مانەوە ئەم گرفتە دروست بێ کە مقارڕە ناکرێ هاوڵاتیان خۆیان لە ناو خۆیانە من ئەوەندە خاڵم هێوتۆ ئەوەنە ئەو بۆی دەرچۆتۆ بۆ دەرنەچوە کرێنشین لەم کاتەیە لە ڕووی یاساییەوە مافی ئەوەی هەیە سکاڵا بکە بەڵێ بکە لە ڕاستیە ینی من پێم وایە ئەگەر بێت و ئەم ئالەتی کە بەڕێزان باسییان کرد ئەگەر بێت و بەپی یاساکان نەبێ و بەپی ئەو هەموارە نەبێ و بەپی یاسا بنەڕەتیەکە نەبێت کە کراوە هەموو هاوڵاتیە مافی خۆیەتی لە دادگای کارژێڕی داوا تۆمارکە وەتانە با لەم هینەچکە یاساکە ئالەتێکی دیاری کردووە ئەبێ ئەوان مەوزوعی ئەوەی کە ئەم ینی بابەتی ئەمەی کە بەشدار بوو یەک چەند خاڵی هەیە چەند خاڵی نییە و ئەو ئالەتی کە ئیشەکەی پێکرێ ئەبێ هەر هەمووی لەژێر ڕۆشنایی یاساکە ئەنجام بدرێ ئەگەر بە پێچەوانەوە بێ بێگومان مافی ئەو مافی سکاڵا هەیە دەستخۆش کاک عوسمانی چی بڵێ بەس ئەمەی کە ئەکرێ بە ناوی خەڵکەوە مهمەوەیە و خاوەنددارەتێکی بۆ کرێ ئەکرێ بنایەوە بەڵام خۆ نایەتە ناوی تاوەکو حکومت ئەویی تەواوەکە کەی تەواوەکە ئەویان دیار نیە وەکو کاک جوتیار بابەتی خزمەت گوزاریەکە بەکوێگە ئەوەی بەڵێ کێشەکە یعنی وەکو باسمان کرد بەشێکی زۆری ئەم یەکانە پەنجەرە و دەرگاوشتیش بەداخەوە شکێنراوە ینی ئەمە بۆ خزمەتی خەڵکە دوجار هەر خەڵک خۆشی ینی وای لەمانە کردو خۆ ئەگینا کێت ئەوە والێ بکە ئەمانە چۆن چاک دەکرێتەوە باست لەوە کردیەکەکان بەشێکی تەواو نەکراوە کە دابش دەکرێت و بابەتی خزمەت گوزاری بە شێوەیەکی گشتی ڕێگاوبانە هەیە تۆ هەندێک شوێن هەیە هەر شوێنی ینی ڕێگاوبانەکەی ئەوە نییە ئاوا کارەبایە ئەمانە بەکوێ دەگا خۆی بەڕاستی ئێمە لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەی نوێوانەیە بەڕاستی ئەو گرفتانەمان لە وەزارەت باس کردووە کە بودجێ بۆ تەخسیس کرێ بۆی ئەم یەکانە ئەگەر تەواو بکرێت و بودجێکی بۆ تەخسیس کرێت لە چەند ڕوویەکەوانێ هەموو خەڵک سوودمەندە بێلی یەکەمیان هاوڵاتی کە یەکەیەک وەرەگری و تێنی شەجێ بێ ئەوە گەورەترین سوودمەندیە دووەم سنووقێکی نیشتەجێبوون هەیە بە پێی یاساکە ئەم سنووقی نیشتەجێبوونە ئەم خیسانەی کە لە کرێنشینی و کە لە سوودمەندێک وەرە گیرێت نابێ بێتەوە بە ئیراد بۆ حکوومەت یاساکە واڵێ ئەبێ بچێتە ئەو سنووقی نیشتەجێبوونەوەی و بۆ ئەم یەکانە بەکار بێتەوانی و یان یەکەی تازەی پێ بکرێ یان ئەم خزمە گوزارانە و ئەم یەکانی پێتەوە بکرێت بەڕاستی ئەوە ینی داهاتەکە زۆرە بۆ ماتوانی کارێکی پێ بکەین سێ ئێستا کە زۆربەی وێران کرا و دیسان پێویستی بە نۆژەنکردنەوە و بەڕاستی بە مەسئولی کار و شتی ترە تیای بکرێ ئەمە نەئەکرا شتێکی کە بەڕاستی کە ئێستا لە زۆر شوێن ئێمە پاسەوانمان بۆ داناوە ئەمەش ئەرکێکی زۆرە لەسەر حکوومەت ئەم مەسرفانی لە کۆڵە بوانێ ینی بەڕاستی ئەبوایە حکوومەت ئاوڕێکی باشتری لێبایەتەوانی لەم یەکانە بەڵام هێشتا درەنگ نییە توانی هێشتا درەنگ نییە هێشتا ئەتوانین ئەگەر ئەو سنووق نیشتەجێبوون کارا بکرێتەوانێ ئەو پارانەی کە لە سوودمانەکان وەرەگیرێ بخرێتەوە ئەو سنووقا لە دەسەڵاتی وەزارەتی ئاوادانکردنەوەیە بۆ یەکانە بەکاری بێنێتوانێ پارەیەکیش بخرێتە سەر سنووقەکە باشە بۆی کە زیاتر سوودمان من لێ لەگەڵ قسەکەی خۆتا زۆر بە کورتی وەڵامێکی منیش بەرەوە ئەوانەی کە ئەم نازام کاک جوتیارکەمتان وەڵامێنەوە کاک عوسمان ئەوانەی کە ئەم یەکانیان بۆ دەرەچێ مەرجە خۆیان تیایدا بژید یان مافی ئەویان هەیە کە بێنەوە بکرێ وڵی ترۆ بەناوی خۆی بێتی دوای خۆی
یعنی ڕێگریە ناکرێت ئەگەر خۆی ئەگەر بمبورە ئەگەر من جوای بموانێ لەوانەیە من زیاتر چکە لە مەسایلەکان باشە ئەخ بۆ بەوردی بەڵێ بەوردی ئێمە چەند ساڵە ناو ڕەنگە بۆ نمونە خۆی کرێت چییە بەڵام مەکتەبی مناڵی بۆ نمونە لە ناو شارە لە شوێنەکەی ئەمە ئەیا بەکری خۆی پێ بەپی یاساکە نابێ نەبیە بەکرێ نەبیفرۆشێ هەتا وەکو 10 ساڵ دوای 10 ساڵەکەش ئەبێ هەموو ئەقساتەکانی یا بێتەوە اینجا ئەتوانێت تەسەڕفی پێ بکە بەڕاستی بەپی یاساکە بڵێ بەپی قانونەکە وایە بەی شەوێ بەڵام ئەگەر تیایانیشە جێبێ و نەبێ و بەکری لێ دای خات و نەیا بەکرێ و نەیفرۆشێ کێشە نییە بەڵام ئەوانەی کەنەکەەوە ڕەنگە لە سا سی خۆی تیانە بێ هەمووی درراوە بکرێ و یا فرۆشاوە و چەندەسی کردو بەس بەڕسمی نییە پاسەوانی کە وەڵام من ئیسە شەڵێم پێویستە کاک جوتیاگیان یعنی هەوڵ بدرێت ئێسش ئەم شوێنانە و بە تایبەتی زڕگوێ زۆمانە پاسەوانی بۆدان لێ لەبەرەوەی ئێرە باشە بەڵام ئێوە کاول بووە یعنی ئەگەر ئێمە ئەمە لە سا 20 تێچووی بۆ چاکردن ئەو لە سا 50 بە خێرایی وا بڵم بەڵێ یاساکاڵێ لەو ڕۆژۆی کە تاپۆکرێ بە ناویەوە بۆی نییە تا 10 ساڵ بیفرۆشێتەوە بەڵام خۆی ئەمەش ینی ئەمەش ئیشکالێکە کە لەسەر یاساکەوەکو ڕەخنەیە لێ گیرێوەکو خاڵی تر کە باسم کرد ئەویش ئەوەیە کاتێک کە تۆ ڕەهنەخەیتە سەری تەمەەن حکوومەت کاتێک کە ئەم یەکەتە یادێ بەپی یاساکە ڕەهنێ خاتە سەر تاوەکو تەواوی قیستەکان و پارەکاییتەوە ئەو ڕانامێنێ باشە کە تۆ ڕەهنیە خەیتە سەر لە قانونا لە ڕەهنە حەقی تەتەبع هەیە واتە ئەگەر دەستێکی تریشکات دەوڵەت هەرەتوانێ ئەو ڕەهنەی لەسەر مڵکەکە هەرەمێنێتەوە لەبەرەوە تۆ بوو ینی هاوڵاتیەکە ئەم مافەی لێزەکەی کە ڕەهنێ لەسەرداناوە قەیچێکا بۆ ئەڵێ ئیلا ئەبێ لە دوای 10 ساڵەوە بیفرۆشێ با زووتر ڕەنگە بارودۆخێک بێتە پێشەوە پێویستی بێ بیفرۆشێ ئەو کاتە ڕەهنەکە نەقڵە بێ بۆ سەر ئەو کەسە تازایی کە شوێنگرەوەی ئەوە لەبەرەوە ئەمەش ئیشکالێکە کە لەسەر ئەو یاسایە هەموارێکی باشی بۆ بکرێتەوە بەڕاستی یاساکە یەکێکە لە یاسا هەرە باشەکان کە دەرچەوە بۆ مەسەلین بەڕای ئێمە بەڵام بەپی ئەو واقعیکە ئیشی تیاکەی پێویستی ساڵانە بە هەموارە بەس بەداخەوانێمە پەرلەمانەکەمان ینی دەستان خۆش بێت کاکە جوتیار قادر جێگری بەڕێبەری گشتی ئاودانکردنەوەی سلێمانی سوپاس کام ئێوارێ لەگەڵمان بووی مامۆستا عوسمان قەرداخی کە بەڕێزیان بەڕێبەری کارگەڕی کۆمەڵی کرێنشینانن سوپاس بۆ ئێوەش کاک بەرهەمڕۆ فراوشکاری یاسایی سوپاس کە ئەم ئێوارەیە لەگەڵمان بووین بەڵێ ئازیزان بە هیوای ئەوەی کە وەڵامی بەشێکی زۆر لە پرسیارەکانی ئێوەمان نابێتەوە ئەوەی کە هەیە بڕیار وایە 24 ئەم مانگە 9004ەکەی نیشتەجێبوون دابش بکرێ بەسەر نزیکی 25,000 کرێنشین لە هەرێمی کوردستان ئەو کرێنشینانەی کە لە ساڵانی 2023 تا مانگی 1/24 ئەبدێتی فۆرمەکانیان کردو جارێکی تر فۆرمیان لە کۆمەڵی کرێنشینان و لەو شوێنانەی کە بۆیان دانرابوو فۆرمیان پڕ کردوتەوە بە فەرمانبەر و بە کەسانی ئاساییشەوە مافی ئەویان هەیە کە ناویان بچێتە تیر و پشکەکەوە ئەو کەسەشی کە بۆی دەرەچێ ئەم یەکانە هیچ پێشەکێکی نییە بەڵام دواتر کۆی گشتی تێچووی پرۆژەکە ئەو یەکەی کە بۆ تۆ دەرچووە خانووە شوقەیەک کۆی گشتی چەنە دابشی دەکەی بەسەر 25 ساڵ مانگانە تۆ ئەوەنە دێ دەسەندرێ تاکو قیستەکە تەواو دەکەی و ئەوەشی کە باسمان کرد لە ڕووی یاساییەوە بە پێی یاساکە بۆت نییە تا 10 ساڵ نەبی دەی بکرێ و نەبی فرۆشی یان خۆت ئەبێ بچیتە ناوی یان ئەبێت کلیلەکەی داخەیت و ئاوا بەجێ بێڵی ئەمە تەفاسیلی ئەو شتانە بوو کە لە فایل و دیاردەوەم ئێوارێ باسمان کرد بە هیوای ئەوەی کە زۆرترین کرێنشین و کرێکی لە هەرێمی کوردستان سوودمەند بێ و ئەو کەسانی کە بەڕاستی مستحقن ببن بە خاوەنی یەکەی نیشتەجێبوونی خۆیان سوپاس بۆ بینەربوونتان تا بەرنامەی داهاتوو بە تەوەریکی نوێ بە ئێوە ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر بن